دیارە بێگومان پرسی ژینگە یەکێکە لە پرسە هەرە دیارەکانی نێو کۆمەڵگا بۆی لەم نێوەندەشدا کێشە دیارەکانی ژینگەی کوردستان لە ئەمڕۆدا بۆتە بابەتێکی گرنگ کە قسە و باسی زیاتری لەسەر ئەکرێت و لێرە و لەوێ هەم ناوەندەکانی خوێندن یاخود بەڕێوەبەرایەتەکانی تایبەت بە کێشە ژینگەیەکان هەوڵیان ناوە چەندین پانێڵ چەندین چالاکی ژینگەیی ساز بکەن بۆ ئەوەی لەم زەنگی ئاگدارکردنەوەی هۆشیارێکی زۆر باش بێت بۆ سەرجەمتاکەکانی نێو کۆمەڵگا بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لە زانکۆی سلێمانی بە هاوبەشی کۆلێژی زانستە ژینگەیەکان و بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی پانێڵێکی زۆر گرنگ ساز ئەکەن دەربارەی کێشە ژینگەیەکانی کوردستان لە ئەمڕۆدا بۆ ئەمە بەستەش پێم خۆشە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عیماد عومەر حەمعەلی ڕاگری کۆلێژی زانستە ژینگەیەکان باز لە ئەنجامدانی ئەم پانێڵەمان بۆ بکات کە بزانین چۆن بیریان کردوەوە پانێڵێکی لەم جۆرە ساز بکەن سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێت لێبێ بانی خۆشتان بەڕێستان باش بانی هەموو بینەرانتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لەم بۆ نەگرنگێتە سپاس بۆ جەنابیشت بەمان بەخشە کەمێک لە کات ئەگرین دکتۆر عیماد بەهەر لەوە دەست پێ بکەین چۆن بیرتان کردەوە زانکۆی سلێمانی بکەنە ئەوەی کە پانێڵێکی تایبەت بە کێشە ژینگەیەکانی کوردستان لە ئەمڕۆدا زیاتر سازی بکەن بۆچی بیرتان کردەوە زانکۆی سلێمانی هەڵبژێڕن بۆ ئەم پرسە گرنگە دەستان خۆش بێت سەبارەت بە ژینگە ئێمە وەکو کۆلێژی زانستە ژینگەیەکان کە کۆلێجێکی گرنگی زانکۆی سلێمانیە چەند ساڵێکی کەمە دامەزراوە ئێمە بیر لە کێشەکانی کوردستانەکەین کە سەرمایەکمانەیە سەرمایی ژینگە بەڕاستی کەم احتیمامی پێدرێ و خەڵکانێکیش بەگشتی کەم خەمخۆرێتی بۆیە لەو سنگۆیە ئێمە بە هاوکاری و یەکێکە لە بەرنامەکانی ئێمە لەگەڵ بەرنامەکانی سەرۆکاتی زانکۆ کە ئامانجی ئەوەیە بە هاوکاری ڕێکخراوە حکومی و نەحکومیەکان کە هەمان دەست لەناو دەست کارکین بۆ ژینگەی کوردستان لەسەر ئەو تەوەرە ئیمڕۆژکە ئێمە هەمانە کێشە ژینگەیەکانی ئیمڕۆی کوردستان بەتایبەتی لە هاوینە کێشەی سووتانی دارستان و پاوانمان هەیە کە زرارێکی زۆر لە کوردستانە جوانەکە ئێمە ئەگەێنێت واروە ئێمە کێشەیەکی ترمانێ پیسبوونی شینکە پیسبوونی ئاوەکان بەتایبەتی ڕووبارەکان کە سەرچاوی ئاو خۆراکم بۆ زۆر بە زۆی دانیشتوانی کوردستان واروە کێشەیەکی تریشمانی کێشەی پەروەردەی ژینگەیی ئەوەی کە ئێمە بینی ئێستا لەم ڕۆی کوردستانە کە کەس خۆری ژینگەنی ئەگەر بێت سەردانی سەیرەنگایە بکەی یاخود بازار یا شوێنیشی گشتێکی سیرەکەی کوردستانیانی ئێمە خەمی ژینگەکەیان نییە لە شوێنێک بڵێک ئاو یا دەسڕێکی هەر شیشی بەدەستەوە بێ لە شوێنی خۆی فڕەیە کە ئەمە دەگمەنە هیچ کەسێ لە ئێمە لە ماڵی خۆمان و لە ژینگەی خۆمان ئەم شتە جێبەجێ بکەین کەواتە هێندەی کە ئەم بابەتە ئەوەندە گرنگ بێت ئەوەندە جی بایەخ بێت کە سەرجەمتاکەکانی نێو کۆمەڵگا لەم زەنگی ئاگدارکردنەوەی هۆشیار بکرێنەوە چووکە ئەگەر هاتوو ئەم بابەتە بە هەندوەرنگیرە ڕەنگە کاریگەری خراپ و مەترسیدار لەسەر کۆمەڵگە و تاوی تەندروستی هاوڵاتیانیش دروست بکات تا چەندە هەوڵ ئەیان بۆ لەم دوواکە دەستپێکی خوێندنیش لە مانگینەوە دەست پێ ئەکات هەوڵ ئەیان بە مانگی جارێک یاخود بە چەند مانگ جارێک ئەم پانێڵانە ساز بکەن تاوەکو هەم مامۆستایان لەگەڵ خوێندکارانە گفتوگۆیەکی کراوەیان هەبێت تایبەت بە پرسی ژینگە زۆر ڕاستە سەبارەت بەوە ئێمە بەردەوامین لە هەچ کات و لە هەچ شوێنیش پێویست دابێ ئێمە ئامادەین بۆ کردنەوەی سیمینار وەرکشۆپ بە پشتیوانی مامۆستا بەڕێزەکان من وها پشتیوانی سەرۆکاتی زانکۆ و ڕێکخراوە ناحکومیەکان ئێمە بەردەوام لە کارین بەڵام ئەوەی ئێمە ئمڕۆ دەستمان پێکرد بە ئەوەیە کە ئێمە لە هاوین دایناوینج بەرەو تەواو نەچێ کێشەی سووتانی دارستانمان زۆرە پاشانیش ئەگەر ئێوت و هەچ کەسێک لێمە ئێواران بڕۆینە ناو بازار ئەگەر ڕۆژێک مەسەرین فەرمانگەکانی حکوومەتی هەرێم شوێنێک پاک نکاتەوە ئەو شوێنە بەڕاستی کەس ناتوانێت بۆ شوێنەیە بڕۆ بۆیە پێویستەکە ئێمە کوتاشی کوردستان هەمومان خەمخۆری ژینگە بین چکە ئەم سەرمایە کوتم سەرمایەکی شاراوەیە تا لە دەستینەین کەس هەسی پێ ناکە دکتۆر ئەبینم لە نێو پانێڵەکەیە کە پاشکەمێکی تر دەست پێ ئەکات هەم دکتۆرە بەڕێزەکان لەگەڵ چەندین میوانی تایبەت بە بابەتە ژینگەیەکان بەڕێوەبەراتی دارستان و پاوان سلێمانی لێرە ئامادەن خوێندکارانی خۆشەویستیش لێرە ئامادەن تا چەندە ئەتانەوێت دووبارەی ئەەکەمەوە کە زانکۆی سلێمانی بکرێتە یەکێک لەو ناوەندە گرنگانەی خوێندن کە بابەتە ژینگەیەکان زیاتر لێرەوە هەنگاو بنێت بۆ تاکەکانی تری نێو کۆمەڵگە بۆی کە هاتوو سەردانی شوێنەکان شوێنە گشتەکانیان کرد یاخود شوێنە ژینگەیەکان ئەم بابەتە بە هەندوەربگیرە ئێمە وەکو زانکۆی سلێمانی بەتایبەتی و کۆلێجی زانستە ژینگەیەکان ئێمە ئامانجمانە کە ئەم خەمە بکەینە خەمێکی گشتی بیکەینە سەرچاوەیە کە ئێمە دەست لە ناو دەست لەگەڵ هەموو بەشەکانی ترینە و حکوومەت ڕێکخرا حکومی ناحکومیەکان کار بکەین بەتایبەتی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە چکە ئەگەر هاتوو ئێمە جیلێکی مەسەڵەن ڕێک و پێک لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی زانستی ژینگەیەوە لە ڕووی پەروەردەی ژینگەیەوە پەروەردە بکەین ئەم کێشەیە توانین لە ماوەی چەند ساڵی داهاتوە کۆنتڕۆڵ بکرێ بەڵام ئەگەر هاتوو ئێمە مەسەڵەن کاری لەسەر نەکەین بەتایبەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە و کاتە کێشەکانمان بەردەوام
بەردەوامە بێ بۆ چکە ئەم کێشەیە خەمخۆریەکە کە ئەبێ هەموو تاکەی بێت هەز بە بەرپرسیارەتی بکە هەموو تاکێک بۆ ئەوەی ئەم ژینگەیە بەپارێزین بۆ هەمووان. دکتۆریان هیچ بابەتێکی ترماوە قسەی لەسەر بکەی من بیرم چوو بێت بەڕێزت ئاماژەی پێ بکەی بۆ شاشە جوانەکەی کورسات. دەستان خۆش بێ و بەخێبێن سەر و سەر چاوان هیواتارم کورسات بەردەوام بێ لەم سەردانیکردانەی بەردەم بە تایبەتی هیوادارین کە ئێوە وەکو تەلەڤیزۆن وەکو مەسەن میدیایەکی سەرەکی لە کوردستانە کە بابەتەکانی ژینگەی زیاتر هەوڵی بۆ بدەن و بکرێتە بەرنمەیەکی سەرەکی لە پرۆگرامەکانتانە بۆ ئەوی زۆرترین خەڵک ببینی و زۆرترین خەڵک ڕۆشن بیر بکەین. سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆری یاری دەجەر دکتۆر عیماد عومەر حەمعەلی بەڕێزیان ڕاگری کۆلێژی زانستە ژینگەیەکان کۆمەڵێک بابەتی گرنگی تایبەت بە پرسی ژینگەی لێرە ئاماژە پێکرد کە تاوەکو بە پیوتەکانی بەڕێزی بێ زانکوی سلێمانی بکرێتە ناوەندێکی هەرە گرنگ بۆ پرسە ژینگەیەکان و کێشە ژینگەیەکانی کوردستان کە لە ئەمڕۆدا بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە. جا ئێستا میوانێکی تر لەگەڵ ما بێت زۆر بەڕێز دکتۆر ژینۆ خالید بەڕێزیان سەرۆکی بەشی زانستی ژینگە پانێڵێکی گرنگیان هەیە پێم خۆشە لە زاری خۆی زیاتر ئاماژە بە پانێڵەکەی بکات. دکتۆر ژینۆ بیتە لای من سلااو لێ بێت و سپاس بۆ ئامادەبوون. سلام کاتە باش سپاس دەکەم بژێت. سپاس بۆ تۆش. دکتۆر ژینۆ بابەتەکەی تۆ کە لەمڕۆیە لەم پانێڵە ئەیخیتە ڕوو پێمان خۆشە بۆ ئێمە بۆ هاوڵاتیانی ڕوونکەی تۆ بۆچی ئەم پرسە گرنگەت هەڵبژار ئەم بابەتە گرنگەت هەڵبژارت و کردت بە ناونیشانێکی گرنگی ئەم پانێڵە. طبعا نرخۆی لە بەری پانێڵەکە بە ناوی کێشە ژینگەکانی کوردستانە لەمڕۆیە و یەکێک لەو کێشە ژینگەیانشکی ئەمە پێوەی ناڵێنی پیسبوونی ژینگەیە بەگشتی. بەڕاستینجا لەبەر ئەوەی کە خۆشم پسپۆرەکەم هەر لەو بوارەیە بۆی بە باش مزانی ئەو کێشە ئەو پیسبوونە ژینگەیانی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین ڕۆژانە بە چای خۆمان و هەستیشی پێکەین زیاتر لەم پانێڵە ئاماژەی بخێنە سەر و زەقی بکەینەوە و زیاتر بخێنە بەردیدی ئەو کەسانی کە ئەیبینن و کەسانی معنیدار لایەنی حکومی بن یاخود NGOەکان بن یا مامۆسایانی زانکۆ بن یا خوێندکاران بۆ گشتی هاوڵاتیان ئێمە ئەو پیسبوونە ژینگەیانی کە ئەمڕۆ ئەیبینین پیسبوونی هەوامان هەیە پیسبوونی خاکمان هەیە پیسبوونی ئاومانەیە بێ لەوەی پیسبوونەکانی تریش کە یەکێک لە هەرمە ترسیدارترینیان کە دەرئەنجامەکەیەتی ئەمە ئەو نەخۆشی و پەتانەیە کە ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە مرۆڤایەتی ئەمەش یەکێکە لە ئەو هۆکارانی کە هاوسەنگی ژینگەیەکەمان تێکچووە کاتێکیش هاوسەنگی ژینگەی تێکچوو جەنەها جۆر نەخۆشی گوازراوە دروست ئەبێ لە بینی مرۆڤ بۆ مرۆڤ بۆ ئاژەڵ مێروو بۆ ئاژەڵ بە بێچەوانەشەوەیە بۆیە لێرە ئێمە تشکە خێنە سەر ئەو تەوەرانە کە تایبەتن بە پیسبوونی ژینگە چ ئەو هۆکارانە بێ کە لە ئێستا ئێمە بینین وەکو زۆری خۆڵ و خاشاکە کە هۆکارە بۆ پیسبوونی خاکمان و سەرچاوە ئاوەکانمانە بۆی تێڕژانی ئاوی ئاوەڕۆیە کە ئەمەش واکە لە ڕووی پێکهاتەی کواڵەتی و ئاوێکی باشمانە بێ بۆ خواردنەوە و لە هەمان کاتیشدا ئێمە هەواکەمان ساڵانە کە وەرزە گۆڕێت تووشی شەپۆلێکی زۆری خۆڵباری نەبینەوە لە هەمان کاتە بڕێکی زۆر لە گاژە ناتەندروستەکان ژەهراوەکان کە بۆی دەراوشتی کارگەکانەوە و ئەو ناوچە پیشە سازیانەیە چتە بەرگە هەواکەمانەوە طبعاً ئەم کێشانە ڕاستە لە کوردستان بوونی هەیە لە کۆی جیهانیش بوونی هەیە بەڵام ئەوەی کە لێرە جێی داخە ئەوەیە کە لە کوردستانە شتا هەرە سەرەتایەکانە ئێمە هێشتا نەگەیشتونێتە ئەوەی کە حەلی بکەین و ڕۆژانە بەرچاومانەکێت ئەو بڕا زۆر خۆڵ و خاشاکەیە کە هێشتا ئێمە لە سەرەتایی ناتوانین ئاسانترین کێشە چارەسەرکەین ئەنی ئەمەیەکێکە لەو کێشە سەرەکیانە یاخود شێوازی ئاوەڕۆکارمانە کە داخلی سەرچاو ئاوەکانمان بێتۆ لە کاتێکە ئێمە وەکو کوردستان و عێراقیش بە تایبەتی بەدەست قەیرانی کەمی ئاوە ئەناڵێنین بۆی کەمی بارانەوە ئەمە یەکێکە لەو شتانی کە من لە پانێڵەکەیە ئاماژەی پێم ئاماژەت بە چەند خاڵێکی زۆر گرنگ کرد مەترسیدارترین کێشە ژینگەیەکان لە ئیستای کوردستانە لە چی ئایبینیتەوە کە تاوەکو هێندەی تر هەمووان بتوانین هاوکار بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشە ژینگەیە کە ئێستا بەرۆکی کوردستانی گرتووە لەم چەند ساڵی داهاتوە ئەبینین کێشە ژینگەیەکان هێندەی تر ڕوو لە زیاد بوونە مەترسیدارترینیان چییە؟ یەکێک لەوانە کە هەر لە ژێر ناونشین پانێڵەکەمان سودانی دارستان و پاوانەکانمانە ئێمە بەڕاستی لە فەسلی هاوینانە کە تا ئێستا استراتیژێکی وەمان نەگرتووەتە بەر کە بیان پارێزین ڕاستە لە کۆی گشتی جیهان ئەمە هەیە بەڵام بەنسبەت ئێمە ڕووبات خەتەراتێکی زۆرمان لەسرە بۆ لە بەروی کە ئێمە لە خۆمانە زۆر دارستانمان بۆ شێوازە چڕوپڕە نییە کە بتوانین باڵانسی کاربۆنی پێ بکەین بۆیە کە بسووتێ لە دەستی بین بەگران ئەتوانین جێگرەوەی بۆ بکەینەوە ئەمەیەکێک لەو کێشانە کێشێکی تریان سەرچاوە ئاوەکانمانە کە بە ئاوی ئاوەڕۆ پیس بووە و دەرهاویشتی ئەمانش ئەبێتە هۆکاری
جۆرە پیسبوونێکی بایۆلۆجی گواستنەوەی نەخۆشیەکان لە بینی مرۆڤەکان کە ئیتر ئەمە کۆنتڕۆڵکردنی زۆر ئەستەما و حتا چیتە سەرۆی چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە سێرکی بەشێکی زۆر لە هاونیشتیمانیانی خۆتت لە دەستیاوە بۆی ئەو درم و پەتایی کە لە هۆی ئەنجامی شێواندنی ژینگەکەەوە دروست ئەبێ کە هەموو سنوورەکان تێپەڕێنێ. دوپرسیاری خۆم لە بەڕێز دەکەم سازکردنی ئەم جۆرە پانێڵانە پێ وایە تەنها بەسە بۆ ئەوەی کە بتوانین هەمووان ئاگدار بکرینەوە یاخود هۆشیار بکرینەوە لەم بابەتە گرنگی ژینگە یاخود نەخێر بە پێچەوانەوە ئەنجامدانی چەندین چالاکی ژینگەی یاخود بڵاوکردنەوەی برۆشۆر لە شوێنە گشتیەکانە لە ناوەندەکانی خوێندنە بڵاوکردنەوەی بە وێنە ژینگەیەکان ئەمانە تا چەندە گرنگە لەگەڵ پانێڵەکانە هەماهەنگ بن بۆ ڕوبەڕووبوونەوەی کەمترکردنەوەی کێشە ژینگەیەەکە. ڕاستە لێرە من ئەمەژە بۆ بەم نەخێر بە پانێڵێک و سیمینارێک وەرکشۆپێک یاخود بە بەشێکی ژینگەیە کۆلێجێکی ژینگە ناتوانین بڵێن ئێمە پارێزگاری لە ژینگەکەمانەکەین بۆ یەکێک لەو خاڵانی زۆر گرنگە پەروەردەی ژینگەیە ئێمە ئەبێ لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین ئەبێ پەروەردەی ژینگەی بکەینە کللتور و ڕێڕەوی خۆمان بۆ ئەوەی کەلەمە و دوای ئێمە لە سەری بڕۆین تاوەکو ئەو نەوانی داهاتوشکێن تێبگەن لە ژینگە و هۆکارەکانی پیسبوونی ژینگە و شێوازی پاراستنەکانی بۆیە تەسەوڕ بە بۆچوونی من نابێت لە پانێڵێکە یاخود لە چالاکێکی ئاوها کوی بکەینەوە وەکو بەردەوام بێ و لێرە شۆویستم ئاماژە بۆش کۆم ئەم چالاکێمە هاوکار لەگەڵ هەفتەی جیهانی ئاوا یعنی ڕێکمان خستووە کە لەسەر ئاستی هەموو جیهان ئەوان ئیش بۆ ئاو ئەکەن و پاراستنی ئاو و پیسبوونی ئاویش چارەسەرەکانی دەستان خۆش سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ میوانی دووەمیشەم دکتۆر ژینۆ خالیل سەرۆکی بەشی زانستی ژینگە کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشیە لەسەر بابەتەکە ئەمە چاوی ئەم بابەتانە بوو کە ئەمڕۆ لەم پانێڵە گرنگەیە و چەندین کەسی تریشەیە با بڵێن بەڕێوەتی دارسان و پاوانی سلێمانی و چەندین کەسی تریش گفتوگۆی تاو ئەکەن لەسەر چاوی کێشە ژینگەیەکانی کوردستان لە ئەمڕۆدا تاوەکو بتوانین هەمووان هاوکار بین لە کەمکردنەوەی گرفتە ژینگەیەکان لە هەرێمی کوردستانە و یان بنەبڕی بکەین یاخود بتوانین تا ڕادەی کەمی بکەینەوە و دووربین لە گرفتە ژینگەیەکان.